هۆکاری دەستگیرنەکەی دیارە ترسە لێی ترسە لەو کاریزمایە هەیەی ترسە لەو جەماوەری بوونەی هەیەی پێیان وایە بەگرتنی عەبدوڵڵا ئۆجالان شۆڕشی کورد لە باکووری کوردستان خەفا ئەکرێ بەڵام لە دنیاە دەرکەوتووە هیچ زیندانێک نەیتوانیوە بۆ هیچ کەسێک هیچ شۆڕشێک بکاتەوە لەبەرەوە شۆڕش تعبیر لە ئیرادەی گەلێکەکە لە ئیرادەی خەڵکێکەکە لە ئیرادەی ناوچەیەکەکە بۆ بەدەستێنانی مافەکانیان وە ئازادکردنی ڕۆژێک زیاتر لە قازانجی پرۆسەی ئاشتیایە لە قازانجی مافی گەلانایە لە قازانجی دیموکراسیدایە بەداخەوە ئەم ڕژێمەی کە ئیسا لە تورکیا لەسەر کارە گوێ بۆ بنەما سەرەکیانەی مافی مرۆڤ و مافی نەتەوە و مافی پێکهاتەکان نادات. گرنگیەوەیە ئەو پیاوە لە دەرەوە بێت زیاتر دەتوانێت هەنگاوەکان بەرەو ئاشتی بنێن ینی عەبدوڵڵا ئۆجالان لە دەرەوە وایە من پێم وایە تا ئێستاکە پرۆسەی ئاشتی هەنگاوی گەورەی بڕی بوو بەڵام ئازاد نەکردنشی تەنها دۆخی کورد و دۆخی تورکیا یعنی ئێستا سەیری وڵاتی تورکیا بکە لە چی دۆخێکی خراپی ئابووریدایە لە ناو ناوچەکەیە ئەوەیە سەقامگیری سیاسیتیان نییە هەر وڵاتێک سەقامگیری سیاسی تێدا نەبێ بەرەو داڕوخانە ڕوە ئابوورەکەی بەرەو داڕوخانە ڕوە خەڵکەکەی لی بێزارە بێ کۆچەکە تورکای سێکێکە لە وڵاتانەی بەرەو ئەو دۆخاڕ